سڵاو ئەم کاتتان باش و جەژنی نەورۆستان پیرۆز بێت. ئەمڕۆ هاوشێوەی شار و شارۆچکانی تری هەرێمی کوردستان هاوڵاتیانی شاری هەولێر لە بەیانیەکی زۆوە ڕوو لە سەیرانگەکانی سنووری پارێزگای هەولێر دەکەن. ئەو هاوڵاتیانە ئێستا دەبینن هەر هەمویان و ئەمە ڕێگای پیرماما دەمەوە تان پێ بڵێم. ئەو قەرەباڵغی دەبینین لە بەیانی زۆوە خەڵکێک بەم شێوەیە هاوشێوی ساڵانی پێشوو نەورۆز دەکەن. ئەمە لە کاتێکدایە کە وەزارەتی تەندروستی و لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا ئەوەی ڕاگەیاند بوو کە دەبێت هاوڵاتیان تا بۆیان بکرێ خۆیان بپارێزن و قەرەباڵغی دروست دەکەن بۆی ژمارەی تووشبان لەوە زیاتر هەڵنەکشێ. دەبێت ئاماژە بکەم کە کاتژمێر 8:30 خولەکی بەیانی ئەمڕۆ لە شەقڵاوە لە ڕێگای سۆرەک بەهۆی ڕووداوێتی هاتوچۆوە لەوێوە لە نێوان دوو ئۆتۆمبیل دا سەرنشین بریندار دەبن. لەم دەکەسەیە چواریان ڕاوانەی نەخۆشخانەی شەقڵاوە دەکرێت و شەشەکەی تر بەهۆی ئەوەی کە برینەکانیان سەختە گواسترانە بۆ نەخۆشخانەکانی شاری هەولێر. جگەلەوە هەر ئەمڕۆ لە بەیانی زۆوە کە پێشبینیەوە دەکرا ئەم نەورۆزە وەکو پارساڵ نەبێ وەکو ساڵانی پێشووتر بێ، چونکە پارساڵ ئەم کاتانە ئەم زادەیە چۆڵ بوو، هیچ سارێک هاتوچۆی نەدەکرد لەم با بڵێن شەقامەدا بە تەواوەتی هەر هەمووی با بڵێن گەشتکردن چوونە سەیرانگاکان قەدەغ کرا بوو، کەرەنتین بوو. بەڵام ئێستا ئەوەی دەبینن جیاوازە وەکو هاوشێوی ساڵانی پێشووترە. دەمێ ئاماژە بکەمەوە کە بەیانی ئەمڕۆکە هەندێک لە ڕێکخراوەکانی ژینگە دۆستی لە شاری هەولێر هەڵساون لەسەر ئەم ڕێگایانە بە پێدانی هۆشیاری ژینگەی و پێدانی نایلۆن و عەلاگە بۆی خەڵک ژینگە بپارێزی ئەو چەند کاتژمێرێک کە دەمێنێتەوە بۆ کات بەسەربردن. لەگەڵ ئەوەشدا جارێک دیکە دەمێت ئاماژەوە بکەم کە باسم لەوە کرد پێشبینیەوە دەکرا قەڵەباڵغ بێت، چونکە مەراسیمەکانی دوێنێ و با بڵێن وەکو پارساڵ چۆن نەبوو، کۆمەڵێکشتی قەدەغە نەکردبوو بۆ دەزاندرا ئەوەندە خەڵکە دێنە دەرەوە. من پێم وایە بەگوێرەی ئەوەی کە ئەمڕۆ خەڵک بەو شێوازە هات بێتە دەرەوە، ڕەنگە ڕۆژانی دووەم و سێمی زەژنی نەورۆز خەڵکێکی زیاتر بێنە دەرەوە. ئەگەرچی بەگوێرە پلانەی دانرابوو لە نێوان ژووری ئۆپراسیۆنی هەولێر کە هێزەکانی ناوەخۆ بە چەندین شێواز بڵاویان پێکراوە، هەم لە نێو سەنتەری شار و هەم لە بەدرێژایی ڕێگاکانی ئەو سەیرانگاکان و لە سەیرانگاکان ئینجا تیمەکانی ئاگرکوژێنەوە و ئەمبوڵانسەکانیش هەمووی لەوێ ئامادەبوونیان تێدا هەیە. ئەو دیمەنانی دەبینن ئێستا ئەمە دەتوانم بڵێم نزیکەی 4 کاتژمێر یاخود زیاتریش بەم شێوەیە خەڵک ئەمە لە ڕێگای هەولێر پیرمان خەڵک بەم شێوە دەچێتە سەیرانگاکان، جگە لە ڕێگاکانی دیکەی وەکو خەبات، وەکو ڕێگای مەخموور، وەکو ڕێگای سەیرانگای دڵۆپا لەبێشەوە بە هەمان شێوە خەڵک بەم جۆرە دەچێتە دەرەوە. ئاوا قەڵەباڵغی هەیە ئەمساڵ. بەڵێ دەمێ ئاماژە بە شتێکی دیکە بکەم. ئاشکرایە کە خەڵک دێتە سەیرانگاکان یاخود دێتە سەفرە لە ڕۆژانی جەژنی نەورۆزدا، خەڵکان زۆر خواردنی چاور یاخود گۆشت خەریکی گۆشت برژاندن و یاپراغ و دۆڵمە کە یەک خواردنە دوو ناوی جیاوازە هەر ناوچێک بە شێوازێک ناوی دێنێ، خەڵک زۆر سەرقاڵی خواردن و شتیوا دەبێت لەبەرەوەی کۆ دەبنەوە لەگەڵ خزم و کەسوکاریان. بەڵام ئەو وەزارەتی تەندروستی دوێنێ ڕێنماییشی ڕاگەیاندووە بۆ بازەوە دەکرێت کە ساڵانە لە ڕۆژانی نەورۆز کاتێک ئێواران هاوڵاتیان دەگەڕێنەوە بەهۆی ئەوەی کە ماندوون و خواردنی زۆریان خواردووە، سەردانی نەخۆشخانەکان دەکەن و بۆ بەهۆی تێکچوونی باری تەندروستیان ئەوان ڕێنمایی ئەوان پێدا کە لەم ڕۆژەدا ئاگاداری تەندروستی خۆیان بن و ئەوە لەبەر چاو بگرن کە زۆر با بڵێن بە تایبەتی
سەوری ڕوون نەکەن لە خواردی سەوری و تەندروستی خۆیان بپارێزن بۆی لە دۆخی ئێستاکە کۆڕۆناشەیە باری تەندروستیان جێگر نەبێ. لە کاتژمێرەکانی داهاتوودا ئێمە دەچینە شوێنەکانی دیکەی سێراگاکانی دەوروبەری هەولێر لەوێەوە لەگەڵ هاوڵاتیان قسە دەکەین و هەر زانێرێکی دیکەی هەبی پێتانی دەدەین.